مرایە ناوی زەردەیە بەوەچکەی لە ماڵەوەدا بەخێوم کردووە بڵێ نمایشی دەکەم جار ئاواجل بەرگی لەبەر دەکەم شتی جیاوازی بۆ دەکەم وەکو پرۆژەیەکی مراویم هەیە ئەو مراویە ئەسڵ بۆ خۆی جام و پێکی ناوە زانستیەکەی بەڵام لە کوردستان بە هۆڵندی بەناوبانگە پرۆژەیەکم هەیە ئەو مراویەی لە چوار قوڕنا سپاس بەخوای لەسەری بەردەوامین و الحەمدولله کێشەی نییە. قەبارەی پرۆژەکە چەندە چەند مراویتان هەیە و چۆنیە تا ئێستا گەشتوتە چه ئاستێک پرۆژەکە؟ بەڵێ سپاس بەخوای پرۆژەکە لە قەدەر ئەوەی کە بنمونە ئێمە دوو نەفەری زۆر باشە چکە ئێمە بە دوو نەفەر ئەو پرۆژەیەمان دروست کردووە تقریبا لەوانەیە نزیکی 700 دانە مرایەکمان هەبێت ئێمە هەم دەتوانین هەلکی لێ بفرۆشین هەمیش بەسکەی لێ بفرۆشین و هەمیش گەورەیەکین و ئاوا بە گۆشت بیفرۆشینەوە گۆشتێکی زۆر جیاوازیانەیە و گۆشتێکی زۆر خۆشیانەیە. لە بازاردا چەندە داواکاری لەسەر لەلایەن خەڵکی وە چەندە خەڵکیش بۆ جوانی دەیەوێ بیکڕێت؟ بەڵێ وەکو داواکاری ڕۆژ بە ڕۆژ داواکاری زیاتر دەبێت بەڵام لە قەدیمەوە وا قسەکراوە کە مرای گۆشتی ناخۆشەویان لە نێو قوڕاو ئەوانە دەگەڕێ ئەوە بیرکردنەوەی خراپی بۆ خەڵک دروست کرد بەڵام ئەوڕۆ بیرکردنەوە گۆڕدراوە لەوانەیە بەشێکی ئەوە نەی بڵم باس خۆم کەم بەڵام بەهۆی منەوە گۆڕدرابێت چکە من بە شێوازێکی زۆر جیاواز دەستم بە بەخێوکردنی ئەو پەلەوەرەیەکرد نمونە ئەو مراوێت لە ماڵەدا بەخێوکراوە بە هەم خزمەتەوە جلوبەرگی لەبەر دەکەم بەلای خەڵکیەوە سەرنجڕاکێشە خەڵک حەزی چوتێ و خۆشی دەوێت بە نمونە خەڵکی پێم دەڵێ دەڵوەڵی مرایم خۆش نەویست بۆی ئەو مراویەوە حەزم بە مراوی هاتووە ئیدی ڕۆژ بە ڕۆژ سپاس بخۆی هەم خەڵک داوامان لێ دەکات بۆی بەخێوی کال نێو ماڵەکان هەمیش وەکو پرۆژە بەخێوی دەکەن و داوای بەچکەمان لێ دەکەن.